خوازیاری ئەمە موزەخانەیە کە ڕابردوو بەکاربێنێت بۆەوەی یارمەتی ئێوە بدات لەو جیهانە تێبگەن کە تێیدا دەژین. ئەمە ئامانجی مۆزەخانەی سیمسۆنیانە بۆ مێژووی ئەمریکای ئەفریقیەکان و کللتورەکەیان. ئەمە چیرۆکی ئێوەیە، مەرج نییە ئێوە چێن. ئەم چیرۆکە باسی خێزانی خۆتانە کە خەباتیان کردووە بۆ ئازادی و هاوڵاتی بوون. ئەمە ڕێخستنەوەی مێژووی ئەمریکایە، ئەمە شۆڕژگێرانەیە. چیرۆکەکە لە بازرگانی جیهانی کۆیلایەتیەوە دەست پێ دەکات کە بە زۆرەملێ ئەفریقایەکانیان بە گەشتێکی درێژ و زەحمەتدا هێنا بەرەو ئەمریکا. ئێمە وڵاتەکەمان دروست کرد و بۆ 246 ساڵ کۆیلە بووین، بۆ مانایی کە ئێمە زیاتر کۆیلە بووین وەک لەوەی ئازاد بووبین. کوخی کۆیلەکان لە ساڵانی 1800کاندا نمایش کراون. ژیان لەم کوخەدا زۆر سەخت بووە. ئەگەر تۆ لە خوارەوەی ویلایەتی کارۆلاینا بووبیت دەزانیت کە پڕە لە مێش و مەگەز زۆر گەرمە کاتێک کوخەکەمان هەڵگر ماری لێ دەهاتنە دەر. ئەمە وەبەرهێنانەوەی جیم کرۆیە کە لە ناوچە باشووریەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە هەڵدەستێت بە هاندانی جیاکاری نەژادی بە شێوەیەکی کاریگەر لە ڕێی چەمکی جیاکاری بەڵام یەکسان بۆ هەموو کەسێک دەبوو بێجگە لە ڕەشپێستەکان. ئەگەر تۆ سپیپێس بوویتایە بلیتت دەکرد دەچوت ناو شەمەندەفەر لە بەشی سپیپێسەکاندا دەنیشتی. ئەگەر ڕەشپێست بووبایی لە بەشی تردا دەنیشتی و بەشی سپیەکان زۆر جوانتر و ڕێکوپێکتر بوو لە بەشی ڕەشەکان. چیرۆکەکە دەست پێ دەکات تا قۆناغی مافە شارستانەکان لە سەروەختی ساڵانی 1960کانەوە. کۆمەڵێک بەش بە تاوەتی تەرخان کراوە بۆ خۆشیەکان. وەرزشیش لە هەموو ڕەگەز و نەژادێک بەشداریان تیادا دەکرد، کاتێک کە ئیتر لە کۆتاییدا ڕێگە دەدرا کێبڕکیەکان یەکسان بێت. لە هەر کاتێکدا گۆڕەپانەکانی یاریەکان کراوە بوون و ڕێساکانی گشتی و ئاشکرا بوون و ناوبژیوانەکان دادپەروەر بوون دەمانتوانی بیبینەوە. بەڵام خەبات لە پێناو مافە شارستانەکاندا تەنها بۆ ڕەشپێستەکان نەبوو. ڕەشپێستەکان بە ستراتیژی خۆیان ئەو ڕێگەیان پێوا کە یارمەتی بە گروپەکانی خوازیار یەکسانی بکەن. وا خەریکە بە تەواوەتی ئامادە دەبێت و دەرگاکانی مۆزەخانەکە ڕۆژی شەممە 24 مانگینەوە دەکرێتەوە کە بە شێوەیەکی گونجاو لەلایەن یەکەمین سەرۆکی ڕەشپێستی ئەمریکیەوە سەرپەرشتی دەکرێت.